حکوومەت بڕیاری ئەوەیدا کە دەرگای قوتابخانەکان بەهۆی نەخۆشی کۆرۆناوە دابخرێت. من لەگەڵ بەڕێبەرا قسەم کردوتم ئەگەر ئێوە هەلم بۆ بڕەخسێنن پێم خۆشە پۆلی یەک دانەبڕێن لە خوێندنی ئەلف بێ، چونکە ئەگەر دا ببڕن ئەوەیشی خوێندویانە لە بیریان ئەچێتەوە. ئەتوانم بەردەوام بم لە پشوەکەی شابیان هێنمە وانەیان پێ بڵێن بۆ ئەوەی دابڕان دروست نەبێت و قوتابیانی پۆلی یەک هەر 32 پیتەکە بە ڕێکوپێکی بخوێن و بە شێوەیەکی سەرکەوتوو بڕۆنە پۆلی دووەوە. سوپاس بۆخوا بەڕێوەبەریش داواکەی قبوڵ کردم و بە شێوەیەکی زۆر باش لە مەوزوعەکە هاتە پێشەوە ژووری بۆ دابین کردم و لەگەڵەوەی کە وەرزی گەرمایە دووم و بەڕیدەی لە ژوورەکە داناوە و هەر داواکاریەکەم هەبوو بێ داواکاریەکەی جێبەجێ کردووە و ئەلحەمدولای شوکارەکان بە ڕێکوپێکی ئەڕوا بەڕێوە و اینجا باوەش بڵێ من هیچ کارێکی زیام نەکردووە لە حەق من واجبی خۆم جێبەجێەکەم ئاواژ ویژدانم مرتاحترەکە ئەم قوتابیانە بە حاڵێکی باشە بڕۆنە پۆلی دوو ئەو پیتانەی کە بۆیان دانراوە بە ڕێکوپێکی بیخوێنن. بڵێن دەدەم دایە گیان پێشەوەی تاقیکردنەوەی پۆلی 12 دەست پێ بکات من هەموو ڕۆژێ ئەم هێنانەوە سەعات 8 هەتا 9 ڕۆژی دووانم پێوتن. ئەلحەمدوللا قوتابیەکانیش ئیستیجابەیەکی باشن لەگەڵەوەی کە هەمووشی هەمویان نەهاتون بەڵام زۆربەیان بەشدارن لە خولەکەدا. هەمویان دوو پۆلمانەیە پۆلێکیان عایدی من بوو، پۆلەکەتیش عایدی مامۆستایەکی تری بەڕێز بوو. من بەبێ جیاوازی تم بە بەڕێوەبەر پۆلەکەی تریش بێن و زۆر ئاساییە بەلامە قوتابی پۆلەکەی تریشی تێدایە و بە هەردوو پۆلەکەوە ڕۆژانە نزیکەی 42 قوتابیەکی لێ جوابدانەوەیەکی باشیان هەیە بۆ دەورەکەم، جوابدانەیەکی باشیان هەیە بۆ دەورەکە و بەشداری ئەەکەن. ئەتر ڕۆژانەیش کە پۆلی 12 سە تاقیکردنەوەکەیان هەیە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە ناتوانین لێرە دەوام بکەین. دای وشەت کرد بەڕێستا هیچ کارێکی زیاد ناکەم بگرێ لە کارەکانیشما کەم و کوڕی هەیە تەنها واجبی خۆم جێبەجێەکەم تەنها بەڵامێتر ئێستا کەوتینەتە زمانێک و ئەگەر کارەکانی خۆش و بە ڕێکوپێکی بە جوانی جێبەجێ بکەیت بووە بە ئیمتیازێک وەکو بڵێ خەڵک بە نوعێکی تر تەماشەیەک ئاوازانن تۆ کارێکی زیاد کردوە. من بەدڵنیایەوە من بەر لە ناخی دڵمەوەڵم هیچ کارێکی زیام نەکرد تەنها واجبی خۆم جێبەجێەکەم. ئەوەی لەسەر بەردەکان دانراوە چیە؟ ساج بەقام چوبە بریابە سەیری دەستم کە با ئێستا منیش بۆتان بنووسم ساج